سڵاو بەڕێزان و بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش هاتوومەتە وڵاتان بۆ بەرنامەی لێکدانەوە و هەڵوێز زۆر دڵخۆشم کە جارێکی تر دەبمەوە میوانی ئێوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تری ئەم جارەشمان ئەم جارەش وەک هەموو جارێک 4 بابەتمان ئامادە کردووە کە لێکدانەوەی بۆ دەکەین با سەرەتاش سەردێڕی بابەتەکانتان بۆ بخوێنمەوە بە سەردێڕی سەرکوتکردنی شەرمنانە دووەم بابەتمان کارەساتی بەرهەمهێنانی خواردنەوەی ئەلکۆلی ناستاندارد لە ئێران سێم بابەتمان بە سەردێڕی بێمەسکەنی و حکوومەتێکی گەنداڵ چوارەم بابەتیشمان باسێک لە هاوسەرگیری منداڵان جنایەتێک کە پێویستە پێشی پێبگیرێت دەکەین ئەمە لێکدانە و هەڵوێستیم جارەمان دەبێت لەگەڵمان بفەرمون سەرکوتکردنی شەرمنانە لە ڕۆژانی دواییدا شەپۆلێکی پەیامی هەڕەشە ئامێز بۆ خێزانەکان و تاکەکان لە سەر ڕەچاونەکردنی حجابی ئیسلامی نێردراوە کە سەرچاوەکە بەڕواڵەت دیار نییە. زەهرە بەهروزازار جێگری ژنان و خانەوادە لە حکوومەتی پزیشکیاندا ڕایگەیاند کە سەرچاوی ئەم پەیامانە هێشتا دیار نییە. ئەو وتی هەوڵ دەدەین بزانین کە کام دامەزراوە ئەم کاری ئەنجام داوە. ئەو جەختیشی کردوێتەوە کە هێشتا زانیاری تەواو لەبارەی سەرچاوی پەیامەکان و ئامانجی دروستی ئەوان بەدەست نەهاتووە. ئێمە هەوڵ دەدەین بزانین کە ئەو پەیامانە لە ژێر چ یاسایەکدا دەنێدرێن. هەروەها ئەو زیادی کرد کە هێشتا لێکۆڵینەوەکان تەواو نەبوون و زانیاری ورد لە دەستدانیە. ئەم قسانە لە کاتێکدا خراونەتە ڕوو کە هەندێک سەرچاوی نافەرمی پۆلیس یاسایشی ئەخلاقی وەک بەرپرسی ناردنی ئەم پەیامانە ناساندووە. لە ڕۆژانی دواییشدا ژنان لە ئوستانەکانی تاران، ئەسفەهان، فارس، گیلان و ئازەربایجانی ڕۆژهەڵات پەیامی ناوەڕۆکیان بە هۆشداری حجاب وەرگرتووە. ئەم پەیامانە نەک تەنها بۆ سەرنشینانی وتمبێل بەڵکو تەنانەت بۆ ژنانی پیادەش نێردراون. بەپێی راپۆرتەکان سیاسەتدانان و هەماهەنگی ئەم پلانانە لە بازنەی دەسەڵاتی ئیستادی فەرمان بە چاکە و نەهی لە خراپەدایە. ئەم ستادەش بە هاوکاری پۆلیس شارەوانی و دادوەری و ئەنجومەنی فەزای مەجازی بە دوادا چون بۆ جێبەجێکردنی پلانی حجابی هۆشمەند دەکات. بەڵام وتەبێژی حکومەت لە وەڵامی پرسیارەکان دەربارەی ئەم پەیامانە وتی لە سەرچاوەکەی ئاگادار نییە. فاتیمە موهاجرانی وتەبێژی حکومەت باسی لە بوونی دامەزراوە زۆری بەرپرس لە بابەتی حجاب کرد. لەگەڵەوەشدا هیچ وەڵامێکی ڕوونی دەربارەی سەرچاوەی ئەم پەیامانە نەدایەوە. ئەو تەنها لەسەر پاراستنی ئارامی گشتی جەختی کردەوە و لە وەڵامی ئەوەشدا هیچ وەڵامێکی ڕوونی نەدایەوە. هاوکات لەگەڵ ناردنی پەیامەکان راپۆرتگەلێک لە دەستپێکردنی چاودێری کامێرایی لە شوێنە گشتیەکاندا بڵاو کراونەتەوە. ئەم راپۆرتانە باز لە بەکارهێنانی کامێراکانی شار و هێڵشۆت بۆ ناسینەوەی ژنان دەکەن. لەگەڵ ئەوەشدا هێشتا دیار نییە ئەم کارانە لەلایەن کام دامەزراوەی یاساییەوە ئەنجام دەدرێن. ڕۆژنامەی ئێعتماد لە راپۆرتێکدا نووسیوێتی کە هەندێک گەشتیارانی نەورۆز وتویانە لەلایەن کەسانی نەناسراوەوە وێنەیان لێ هەڵگیراوە. ئەم کەسانە بە بەکارهێنانی داتای تایبەتی هاوڵاتیان دەناسنەوە بێ ئەوەی پەسەندکراوێکی یاسایی بۆ ئەم جۆرە کارانە لە دەستدا هەبێت. پشتگوێخستنی یاسای حجاب لەلایەن زۆربەی ژنان لە شارە گەورەکان بووە هۆی ئەوەی کە حکومەت کەرەستەی چاودێری بەکاربهێنێت. ئەوە لە حاڵێکدایە کە ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی ئێران وەک باڵاترین سەرچاوی بڕیاردە لە کاروباری ئاسایش دژی جێبەجێکردنی یاسای حجاب و عەفاف وەستاوەتەوە. بەپێی بڕیاری ئەم ئەنجومەنەش لە ژێر فشاری ژنانی ئازادەدا جێبەجێکردنی یاسای حجاب بە ڕەسمی هەڵپەساردووە. ئەگەرچی بە شێوەیەکی نافەرمی ڕوون بووەتەوە کە ناردنی پەیامەکان لەلایەن ستادی فەرمان بە چاکە و نەهی لە خراپەوە ئەنجام دراوە، بەڵام ئەم ڕستەیە کە هیچ دامەزراوەیەک بە شێوەیەکی فەرمی بەرپرسیارەتی ئەم کارە لە ئەستۆ ناگرێت، نیشانەی ئاشکرای دەستەوەستانی ڕژێمێکی ڕوو لە نەمانە. واتێتە بەرچاو کە ئەوان بەناردنی ئەم جۆرە پەیامانە بەشێکی کەمی لایەنگرانی ڕژێم ڕازی ڕابگرن. ڕژێم بە شێوەیەکی تاکەکەسی دەتوانێت ئەم یان ئەو چالاکی سیاسی یان مەدەنی بگرێت، بە دۆسیە سیاسی بیخاتە زیندان یاخود تەنانەت لە سێدارەشیان بدات. بەڵام لەگەڵ شەپۆلی بەرخۆدانی مەدەنی لە ئاستی کۆمەڵایەتی بەرفراواندا چی دەکرێت؟ بەرخۆدانێک لە ئاستێکی ئاوا بەرفراواندا ڕژێمی وا دەستەوەستان کردووە کە پەنا بۆ کردداری شەرمنانەی لەم جۆرە دەبات.
ئەوەی ڕۆژانە بەڕوونی دەیبینین ڕنگدانەوەی ناکۆکیەکانی ناوخۆی ڕژێمە کە پێی گەیشتووەتە لێواری گۆڕ. بەڵێ بینەران گەشتینە کۆتایی ئەم بابەتەش لەگەڵمان بن بۆ بابەتی دووەممان. از تو بیس نمیشه شنید صدای فقر رو، نمیفهمی بی خانمانی تو شبای سرد و بیا عمق درد و ببین تو نگاه مردم، بیا یه شب به شهر نگاه از چشمای من کن. از تو بیس نمیشه شنید صدای فقر رو، نمیفهمی بی خانمانی تو شبای سرد و بیا عمق درد و ببین تو نگاه مردم، بیا یه شب به شهر نگاه از چشمای من کن. با عینک لوکس نمیشه دید کوچه های خاکی رو، انوک برج نمیشه دید روزگار پایینو، تو مسجد درس نمیدن بهت مرامو، طلبه که نمیدونه فلسفه حرامو، کسی ندید دلیل اجبار اعتراف چی بود، قاضی ندید خونه دیوار انفرادی رو، مردم نون نداشتن حاکم نون اقتدار میخورد، موشکاتون وسط کویر چه انتقامی بود، ندیدی مهاجرت کردن از خونه فراری شدن بی وطن و گم توی یه تونل تاریخ، ندیدی زخمی ترین ملت توی جهانیم، نگفتی خشم ما توی خیابونه برای چی، وقتی مرگ حق بود ولی زندگی نه، وقتی دختر 9 سال هجله میرفت ایران انقدر کشیده بود دیگه حس نمیکرد، این جهنمو ساختی بمون بهشت بدی نه. تو بیت نمیشه شنید صدای فقر رو، نمیفهمی بی خانمانی تو شبای سرد و بیا عمق درد و ببین تو نگاه مردم، بیا یه شب به شهر نگاه از چشمای من کن. تو برق سکه نمیبینی ستاره ها رو، نمیتونی درک کنی غم شرای ما رو، هرگز گلوله خفه نکرده صدای سازو، من راوی حقیقتم انکارش با تو، این وعده هایی که دادی به کام ما نیست، تو توی روز تمتع ستاره داری، آسمون ما شبا فقط آتیش میبارید، بیتت روشنه ولی دلت تاریک تاریک، اختلاسو ندیدی، فسادو ندیدی، شلیک مستقیم سپاهو ندیدی، مافیاتو ندیدی، رانتو ندیدی، تحفه به چی فروش آب و خاکو ندیدی، ریاتو ندیدی، روی سیاتو ندیدی، اون رنگ رفته ی حناتو ندیدی، لابیاتو ندیدی، مال کشاتو ندیدی، اون بره آبشق حال بچه هاتو ندیدی، نشنیدی چون که با ما غریبی، یه چرخ تو شهر بزن شاید تو هم خواب پریدی، ندیدی نشنیدی شاید دیدی خندیدی، یه تلنگر به خودت بزن تا تو خواب نمیری، ندیدی چقدر اینجا زنا رو زدن، ترساری نکنه از مادرای وطن، پروردگارایی که خالق امثال منن، تو خلاف بشری و خلافتم من. وقتی شلاق میزدین به شراب عاشق، دستبند زدین به اون که تو جیبش ترانه داره، وقتی حکم جوونای جسور تنابه داره، باید میدونستی یکی یه روز قراره پاشه، نمیشه دید از عرش فرش رو هیچ وقت، تو قلعه میساختی یکی زیرش میشکست، تو ریسمان بافتی واسه زور بیشتر، میلیون نفر تو تارن کبوتت گیر کرد، نمیشه دید از عرش فرش رو هیچ وقت، تو قلعه میساختی یکی زیرش میشکست، تو ریسمان بافتی واسه زور بیشتر، میلیون نفر تو تارن کبوتت گیر کرد. ندامتگاه جهان اندرزگاه ایران، تو مانج بابەتی دووەمیشمان باز لە کارەساتی بەرهەمهێنانی خواردنەوەی ئەلکۆلی ناستاندار لە ئێران دەکات. هەموو ساڵێک بە سەدان کەس لە ئێران دەبێتە قوربانی خواردنەوەی مەشروباتی ئەلکۆلی. بەردەوام هەواڵی تێدا چوون و یان لە دەستدانی بینایی کەسانێک دەبیستین کە خواردنەوەی غێرە ستانداردی ئەلکۆلییان مەسرەف کردووە. یەکێک لە هۆکارەکانی پەرسەندنی مەسرەفی ئەو جۆرە خواردنەوەیە بە تایبەت لەم مەنگانەی دواییدا چوونە سەرەوەی قیمەتی خواردنەوەی ئەلکۆلی ستانداردە. ئەوەش بەهۆی هاتنە خوارەوەی ئەرزشی دراوی ئێرانە بەرامبەر بە دراوی ئەو وڵاتانەی کە خواردنەوەی ئەلکۆلی بەرهەمدێنن. ئەو دیاردەیە گەلێک کارەساتی دڵتەزێنی لێکەوتوێتەوە. پزیشکەکان باز لەوە دەکەن کە خواردنەوەی تەقەلۆبی ئالوودە ماوەیەکی کورت پاش مەسرەفکردن و چوونە ناو جەستەوە خەساری زۆر گەورە لە مێشک دەدات و کەسەکە دەخاتە حاڵەتی کۆماوە یان بینایی لەدەست دەدات. لەناو خەڵکدا باز لەوە دەکرێت کە بڕێکی بەرچاو لەو جۆرە مەشروبە لەلایەن دەستگای ئیتلاعاتی ڕژێمەوە ئامادەکراوە و بە ئەنقەز بە جۆرە سەمێک ئالوودەکراوە و بە شێوەی ناڕاوسە و خۆش بڵاو دەکرێتەوە.
دەکودرێت کە هەندەری ئەو حرەکەتە دژی ئینسانیە ئەوەیە کە بازاڕی مەشۆبی ستاندارد بەهۆی گرانبوونی لە ڕادەبەر تووشی کەسادی بوو ژمارەیەکی زیاتر لە خەڵک لە چاو جاران کە خواردنەوەی ئەلکولی سەرف دەکەن بەهۆی هەرزانتربوونی ڕویان کردوتە ئەم جۆرە خواردنەوانە. وا پێدەچێت کە ئیتلاعات و سوپا بۆ ئەوەی بازاڕی بەرهەمێنانی خواردنەوەی ئەلکولی غەیرە ستاندارد تعدیل بکەن دەستیان دابێتە ئەو جەنایەتەش. دەنگۆی ئەوەی کە دروستکردنی خواردنەوەی ئەلکولی سەمی و غەیرە ستاندارد دەستی ئیتلاعاتی ڕژەمی تێدایە وابێت یان وانەبێت لە هەر حاڵەتێکدا ئەوە ڕژەمی کۆماری ئیسلامیە کە تاوانباری ڕیزی یەکەمی هەموو ئەو خەسارەتەیە کە لەم بابەتەوە بەسەر بەکارهێنانی ئەو خواردنەوەیە دێت. بەپێی باوەڕەکانی ئەو ڕژێمە لە حاڵێکدا کە بەکارهێنانی مەوادی مخەدر ڕێگە پێدراوە و هیچ مەنعێکی شەرعی لەسەر نییە لە هەمان کاتدا مەنعی یاسایی و شەرعیان بۆ خواردنەوەی ئەلکولی داناوە. لە پاڵ ئەو مەنعە یاساییەدا بازرگانی کردن بە خواردنەوەی ئەلکولی لە پاوانی سوپای پاسدارandایە و بەهۆی گرانبوونی قاچاقبوون یان قاچاقبوونی قازانجێکی خەیاڵی لەم ڕێگەیەوە دەچێتە کیسەی سوپا. هاوکات بەهۆی گرانبوونی ئەو خواردنەوەیە هەر لە سەرەتای هاتنە سەرکاری ئەو ڕژێمەشەوە کەسب و کاری دروستکردنی خواردنەوەی غەیرە ستاندارد و تەقەلوبیش کە دیارە هیچ چەشنە چاودێرێکی تەندروستی بەسەرەوە نییە کەوتۆتە ڕێو یان کەسانێک بۆ مەسرەفی خۆیان دروستی دەکەن. ڕژێمی کۆماری ئیسلامی هەرگیز بەرامبەر بە گیان و تەندروستی خەڵکیە وڵاتە بەرپرس نەبووە و چیشی بۆیشی کرابێت لەم بابەتانەوە ئازاری پێگەیاندون و لە تەمەنی ئەو ڕژێمەدا ژمارەی گیرۆدۆبووان بە مادەی مخەدر بەدەیان قات زیادی کردووە و تەنانەت مەسرەفی ڕێژەی خواردنەوەی ئەلکۆلیش سەرەڕای قاچاقبوون و مەنعی یاسایی کە بۆی دانراوە بە چەند قات زیادی کردووە. بەڵام کاتێکام ڕژێمە خۆی بەرامبەر بە تەندروستی خەڵک بەرپرسیار نازانێت جەماوەری خەڵک بۆ خۆیان پێویستە بە شێوەیەکی جددیتر مشوری پوچەڵکردنەوەی کردەوەکانی ئەو ڕژێمە بخۆن. شتو لێوە و پەتیارم ئەم جارە چاو
بەدی ساوزی تەنیاوی پەریوەی کوچی بیری تۆ بە عشقی تۆ وەفادارم بە دڵخوازی ئەزیری تۆم شەخۆشە گەشت و سەیرانێم بەهاری جوانی دڵداری لە ئەوجی دەوڵەمەندی دڵ گوڵم تەنیا و فەقیری تۆم هەیدا دەیدا بێمەسکەنی و حکومەتێکی گەندەڵ یەکێک لە گرفتە سەرەکیەکانی کرێکاران و زەحمەتکێشان لە ئێران نەبوونی مەسکەن یان ژیان بەسەربردن لە ماڵی بێسەر و سامان و بە تەواوی نائەمەندایە کە لە ترسی مەئمورانی شارەداری لە شەوێکدا و لە قەراغ شارەکان دروست کراون. ئەو بەشە لە کرێکاران و خەڵکی زەحمەتکێش کە خاوەنی ماڵ و مەسکەن نین و لە کرێنشینیدا ژیان بەسەر دەبەن بە پێی ئامارە نادەقیقە دەوڵەتیەکانیش ژمارەیان زیاتر لە 8 ملیۆن بنەماڵەوە بەراورد کراوە. ئامارێکی دەقیق لەو بنەماڵانەی کە لە قەراغ شارەکان و لە خانووی گەلێک نائەمەندا ژیان بەسەر دەبەن لەبەردەستدا نییە. بەڵام سەرچاوە ناڕەسمیەکان باز لەوە دەکەن کە ژمارەیان لە نێوان 20 بۆ 30% دانیشتوانی شارەکانە. بەرینبوونەوەی نیشتەجێبوونی ناڕەسمی و حاشیەنشینی لە قەراغ شارەکان لە ئێران لە دەیەی چلی هەتاویەوە و دوا بەدوای ئیسلاحاتی ئەرزی و هەڵکەندرانی بە ملیۆن کەس لە کەشاوەرزانی کەمزەوی و بێزەوی لە دێهاتەکان دەستی پێکرد. زۆرێک لە جوتیارانی بێزەوی یان کەمزەوی کە ئەو کوتەزەوی بۆیان وەڵامدەرەوەی دابینکردنی پێداویستیەکانی بەڕێوەچوونی ژیانیان نەبوو دێهاتەکانیان بەجێهێشت و بە شوێن دوێزینەوەی کاردا ڕوویان کردە شارەکان و بە شێوەی نایاسایی لە قەراغ شارەکاندا نیشتەجێ بوون. ئەم ڕەوتە پاش شۆڕشی ساڵی 57 و بە بەدەسەڵات گەیشتنی ڕژێمی کۆمار ئیسلامی هەروە درێژەی بووە. هەژارترین بەشی دانیشتوانی شار لە دەوروبەر و قەراغ شارەکاندا ژیان بەسەر دەبن. ئەم شوێنانە لە نزمترین ئیمکاناتی خزمەتگوزاری شار بەهرەمەندن. دانیشتوانی ئەم ناوچانە بە زۆری لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. کێشە و گرفتی بێکاری لە سەرەوەبوونی ڕێژەی ئەم گرفتە لەو گەڕەکانەدا تەنگی بە دانیشتوانەکەی هەڵچینیوە و ئەوەش خۆی هۆکار و سەرچاوەی زۆرێکی دیکە لە کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکانە. کۆماری ئیسلامی پاش بەدەسەڵات گەیشتنی گەلێک بەڵێنی لە بواری دابینکردنی ڕیفاه و ئازادی بە خەڵکی ڕاپەڕیودا کە بە تەواوی بە پێچەوانەی ئەو بەڵێنانەوە جوڵاوەتەوە. ماوەی باس لەوە بکەین یەکێک لەو بەڵێنانەش کە لە ئێستادا بۆتە مادەی سیویەکی یاسای بنەڕەتی دابینکردنی ماڵ و مەسکەن بۆ کرێکاران و توێژی کەمداهات و دانیشتوانی دێهات بوو لەم ماوەیەدا کە لە ژێرگ شار و کاریگەری شۆڕشی 57دا پەسەند کرا. دەوڵەت وەسیفەی بووە تا بواری بەکردەوە دەرهاتنێم یاسایە خۆش بکات. بەڵام ڕاستیەکان دەریداخن کە کۆماری ئیسلامی لە 46 ساڵی ڕابردوودا لەم مەیدانەشدا نەک هەر شکستی هێناوە بەڵکو بارودۆخەکەیان تا هاتووە خراپتریش کردووە. لە سیستەمی سەرمایەداریدا مەسکەن و زەوی کاڵایەکن و سەرمایە گوزاری لەم بوارەشدا پەیڕەوی لە قانونی بەرهەمهێنانی قازانج دەکات. هیچ سەرمایەدارێکیش بە پێی ناوەڕۆکێک کە هەیەتی ماڵ لەبەر وەڵامدانەوە بە نیازی کۆمەلگا و پێویستی بە ماڵ و مەسکەنەکان بەرهەم ناهێنێت. کۆماری ئیسلامیش ڕژێمێکی سەرکوتگەر و خزمەتگوزاری سەرمایەداریە. ئەم حکومەتە لە ڕێگای دەوڵەت و ئۆرگانە سەرکوتگەرەکانیەوە تەواوی سەرچاوە سەروەت و سامانی کۆمەلگای بەبارم تەگرتووە. وەها حکومەتێک بەو گەندەڵیە ماڵیە جێکەوتووە لە ڕێگ و ڕیشەدا کە هەر ڕۆژە و گۆشەیەکی ئاشکرا دەبێت گومانی تێدا نییە کە ناتوانێت گرفتی بێمەسکەنی چارەسەر بکات. چارەسەرکردنی کێشەی کەمبوونی مەسکەن تەنیا دەتوانێت ئاکامی ڕاستە و خۆی خەباتی کرێکاران و جەماوەری زەحمەت کێش و بێبەشی کۆمەلگا بێت تا کاتێک کە کۆماری ئیسلامی لەسەرکارە هەرچە شنەکوشاشێک بۆ
باشبوونێک لە بواری دابینکردنی ماڵ و مەسکەنی گوجاودا تەنیا لە گرێوی خەباتی جەماوەری زەحمەت کێش و بێبەشی کۆمەڵگادایە. بەڵێ بینەران وا دیارە گەشتینە کۆتایی ئەم بابەتەشمان لەگەڵمان بن بۆ کۆتا بابەتمان کە بابەتێکی گرنگە و باز لە هاوسەرگیری مناڵان کە جینایەتێک پێویستە پێشی لێ بگیرێت دەکات. بس هي قولوا 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 بس تيتر اليوم قرين سكات لكم ولا كولا دكا ولا 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 كولا ولا أمين 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 تتعلم لو وجهت ناراحتي والله من شو كنتم أما تلاقوا منها وبلا ولا بكات ها أريبونا يسبيني من دار كان كوكينو بيامبلين إنت القليلة كلها كان وش ناكر تور بام تهاني كي سيم زين شون دبي أجزاني ما ناكري رجيت كليبو دزينوا هسه بابا يواش بيبلين يانا الذي كبير حوما بيك وكايفي وكي مصير بين يا حنية نتدر ولا ما وداي راسك عبابي شنو هذا ها ها لو ما ونيا ايوه شكل بعد شنكو وبدا بوسانك ويا كنا راح نسكتان في الجيزة ها لو ما نبتدى بالي ها انا هوايك عليك كتبوا على باباكم بيالي زاري ماشي نسكاري انا ماشي زاري ماشي الله ماشي تو بيخدس خو محمد باشا تو فقط برو صادقه وشيرين كلا بينا سيشاكا تزوج شو شيرين كلا فكرنا تساعدنا ليش اخو حامد محمد باشا بيدا بانش انا بلاي توبه اهو شيرين يا كان خبرتوا هي تيسن هاتوا هكا روجك كانت كتاب خاردوا شو دار دست سنجا كده هم قوشاب كردنا هاتي خلي دار دستك بلين كيترو عنك بنو كاري خود لك اي هم قلنا وشي دكوت هم دخلان قوشاب كده تعرفوا ما توتي من شي دكان اما خوان فيها خوشا انا بيكو رفيقي جاتا محاولني ها تجوانا حمد زعلي شي فكري حاسب زميلة أقل كسلو أنا حتى دري حملة عفوكم باش إيش منهم؟ كسنا تدري يا رب غيري يقول على كسنا سازة كي من اللي بدأ أما ناكس ما ناشيني كبش لاكا كبش لاكا نا باشا كاشيني كباشا زعين تعرفين زي قيدي كده بنتشن كرة وانا شبارك ولا لا ما نبين شيرين كبشكا استيمت بين فيش شيريني فول بابا قوتني بدي أبو زعل طلع من جعلني يعني راح يكريتشي واكن شاكوان يدان
من دوێنێ لەگەڵ بڵاڵە و محسن و کاوەش قسەم کرد ئەوان دەیان کورد لەگەڵ ئێوەن و ئێستا ئێمە ئەوەندە نەفەرین دەستەی عەلی 3 نەفەرن ئێستا بۆی زووتر ئەم مەسەلە لە ناوبەرین چتانمە نەزەر دەگا من فکرێکم دیتەوە بێڵێم ئەزانیت چییە؟ بەیانی گوڵاڵە بڕوا بۆ لای عەلی چونکو عەلی نەیزانیوە کە گوڵاڵە دەستە ئێمەیە سازەکە لە بە بیانووی ساز لێدان سازەکە لە عەلی وەرگرێت و بیهاوێ بۆ ئێمە هاوسەرگیری مناڵان جینایەتێک کە پێویستە پێشی پێبگیرێ بە پێوە ئامارانەی کە هەموو ساڵێک سەبارەت بە ئیزدواجی مناڵان لەلایەن ناوەندی کۆماری ئێرانەوە بڵاو دەبێتەوە بە شێوەیەکی مامناوەند هەموو ساڵێک لە ئێران لە نێوان 25 بۆ 27,000 کچی ژێر 15 ساڵ لە ئێران بەشوو دەدرێن و هەموو ساڵێکیش زیاتر لە 1500 کۆرپە لە دایکانی ژێر 15 ساڵ دێنە دنیاوە ئەوە لە حاڵێکدایە کە کەم نین ئەو نمونانەش کە لە ئاماری ڕەسمیدا تۆمەر نەکراون. دیاردەی هاوسەرگیری منداڵان لە کۆمەڵگای ئێراندا دیاردەیەکی کۆنە کە لە تێڕوانین و بۆچوونی کۆنەپەرستانە و مەزهەبیەوە سەرچاوە دەگرێ و حکومەتی ئیسلامی ئێرانیش سەرپۆشی قانونی داوەتە ئەم ئەحکام و عورفە مەدەنیانە. بەهۆی وەزعی نالەباری ئابووری بنەماڵە هەژارەکان و گوشاری گرانی بێکاری بنەماڵە هەژارەکان کەج وەک سەرباری بنەماڵە چاولێ دەکەن کە بە ناچاری بۆ کەمکردنەوەی هەزینەکانیان بە هاوسەرگیری زۆرە ملێ ناچاری دەکەن. پەرەسەندنی دیاردەی هاوسەرگیری مناڵان لەگەڵ پەرەسەندنی هەژاری پەیوەندی ڕاستەوخۆی هەیە و هەندێک جاریش بەهۆی گیرۆدەبوونی دایک و باوک بە مادە سڕکەرەکان هاوسەرگیری زۆرە ملەی منداڵان ئەنجام دەدرێت. زەواجی نابەوەخت بە تایبەت بۆ کچان کە فەراغەتی سەردەمی مناڵی و دەرفەتی فێربوون و بارهێنان و گەشەکردنی لێ هاتوویەکانیان و توانای جستی و فکری و شکڵگرتنی کەسایەتیان لێ زەوت دەکرێت جگە لە گیرۆدەبوون بە نەخۆشی دەرونی و جستەی ئاسەواری خراپ و دوا هاتی نێگەتیف لەسەر بنەماڵ و کۆمەلگادا دەنێ. بووکێکی کەم تەمەن کە بە بووکەڵەکەیەوە دەچێتە ماڵی مرد بەهۆی کاری تاقەت پرۆکێنی ناوماڵ تا کۆتایی تەمەن و بێبەشبوونی لە گەشەکردنی دەرفەتەکانی مناڵانەی لە هێز و توانای بڕیاردانیش بەهرەمەند نابێت. ئەم کچانە بەهۆی دووگیانبوونی نابەوەخت و ئاشنانەبوون لەگەڵ ئامۆزشی جنسیدا لە بەردەم مەرگ و میری پێشوەختەدان بە شێوەیەک کە ڕێژەی مردنیان 5 بەرابەری کچانی 20 ساڵە. زۆربوونی توندوتیژی بنەماڵی جیابوونەوە خۆکوژی و مێرکوشتن هەڵاتن لە ماڵ و قاچاقی منداڵ ئاسەوارەکانی دیکەی زەواجی پێشوەختن. کۆماری ئیسلامی سەبارەت بە چارەنووسی ئەم زەواجانە بێتەفاوتە و منداڵانی هەژار و بنەماڵەکانیانی خسۆتە بەردەم گەلێک لەتمە و خەسارە و تەنانەت دەبێت بشزانین.
داکۆکی کارانی مافەکانی منداڵانیش کە دەنگینە ڕەزایەتیان بەرز بووەتەوە دەخاتە زیندانەوە. لەو ڕووداوە کە زەواجی پێشوەخت تەنیا گرفتێکی تاکەکەسی و بنەماڵەیی نییە و ئاسەواری زیانباری کۆمەڵایەتی بە شوێنەوەیە، تەنیا بە ڕێگە چارەیەکی کۆمەڵایەتی و خەباتێکی چینایەتی لە چوارچێوەی ڕوخانی ڕژێم و گۆڕانکاری بنەڕەتی لە پەیوەندی کۆمەڵایەتی سەرمایەداریە کە دەکرێت لە دژیە و دیاردەیە خەبات بکرێ و بۆ هەتاهەتەیە و سەرگیری منداڵان و ئەم دیاردە ناف مرۆڤانەیەش کۆتایی پێبێت. بڵێ بینەرانی خۆشەویست، وا دیارە لێرەشە گەشتینە کۆتایی ئەڵقەیەم جارەشمان لە بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست. سپاسی بێپایانمان بۆ ئێوە هیوادارم کە توانی بێتمان زانیاری بە سوود و شیکاری دروست پێشکەش بکەین. ڕوانگەی نوێمان خسبێتە بەردەم بیرکردنەوەتان. بەڵێ لێرەدا کۆتاییتان لێ دەکەم و بە بابەتی نەوە گفتوگۆی فراوانەوە دەگەڕێنەوە بۆ خزمەتان تا و کاتەش ماندوو نەبن. زولفا کاتێ پەنجەی ڕەشی تاوان لەسەر پیتکەی چەک ترازا و گلا ئاڵای باڵای زولفا یەکەم کەس دایک و باوکی بوون دەرگایان خستە سەر پشت و چوونە سەر جەستەی نیوەگیان. دایک لە باوک لە دایک زیاتر هەردوو وەک یەک حەبەسا بوون. نەیانزانی بە کام تەقەڵی هەنگاوە گەیشتنە ئەو گۆمی خوێنەی ڕۆڵە جگەر گۆشەکەیان ئارام تێدا ئۆقرەی گرت بوو. لە برینەکانی زولفاوە وەک پلوسچی کانیە بەرماڵان خوێن هەڵدەسوو، بەڵام هێشتا ڕەشێنکی چاوە گەشەکەی لە تروسکان. لە چاوی دایک و باوکدا فرمێسکەکان قەتیس مابوون. پەنجەی دایک بە هاستەم چوو چەپکە بسکی ئاڵۆسکاوی قژی زولفای لەسەر ڕوومەتی وەلادا. دەستە زوورەکانی باوک خزانە سەر گۆنای زەردی و لە پڕانێک لە قوڵپەی گریانیاندا. بەدەم شیوەنی گەرمەوە چاویان بڕیە چاوەکانی و دابڕ لە بانجاندا چیژە جوانەکەمان زولفا چێوای لێکردی بڵێ چێ؟ لێوە تەنکەکانی زولفا گوڵهەناری تاوێک لە مەوبەر نەمابوون. دەتگوت پەلکی گەزیزەن و بە خۆرەتا و ڕق هەڵاتون. لە ناو سۆزی شیوەنەوە دیسان پرسیار ئازیزە نەشمیلانەکە زولفا چێوای لێ کردی بڵێ چێ؟ هەرچی کردی دەنگ لە گەرویدا حەبەسا، بەڵام زولفا بە سەرنجی بەڕوانینی نیگای دەدوێ. بابە هۆ بابەجان مەپرسە لێم کە وەڵامی ئەم پرسیارە خوا بەنیگا دەدرێتەوە. هۆ بابەجان لەسەر یادی لە هەڕەتی گڕووگاڵما کە بە گوڵینگەی دەسرازەی بێشکە ژیر دەبووم، کە لە پشی لە بۆردە تۆرام ئاش دەبوومەوە زویر دەبووم. لەسەر یادی هۆ بابەجان لەسەر یادی ئێوارەیەک چۆن گەنەشینکەی چاو تۆپی و دەچێتە گوێی بەرخۆلەوە، چۆن داڵاشی فێرە کەلاک قرش دەبێ لە باڕۆکە، چۆن گورگ و چەقەڵ و ڕێوی خۆمەڵاس دەدەن بۆ نێچیر. هۆ بابەجان ئەو سەردەما ئەم چیژۆڵە بریندارت بەرخۆلە بوو، باڕۆکە بوو، نێچیرێکی بەستە زمان بوو، گەرمە لای داڵ گەنەشینکە مەلای چەقەڵ هاتە ماڵمان و بە شوویدام. ئەرێدایە هۆدایە جان ئەو کاتە بۆ وەختێ ورتەورتی مەلا کۆرپەی لە باوەش دەڕفاندی، ڕاد نەکردە مەندیلەکەی بیکەیتە داوەڵی شڕی مەلتاورێنی نێودێ بەرمان. هەر هێندەی سیگار کێشانێک لە گشت ماڵێکی نێودێوە
ژن و پیا و کچ و کوڕانی ئاوایی لە خەڵفی شوشی خوێناوی ئەو ئازارە کۆبوونەوە. مناڵە قاش تۆزاویەکان جاروبارە نیگای وێڵیان لەسەر فرمێسک و هەنیسکی دایکەکان و دەستە خوشکەکانی زولفا دەنیشتەوە. جاروبارەش لە کلێنێکی تەسکەوە گەلێ پرسیاری بێدەنجیان تێکەڵ ئەو شینگایە دەکرد. لە ناو گرمەی شیوەنەوە دیسان پرسیار 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 چیژە جوانەکەمان زولفا چێوای لێ کردی بڵێ چێ؟ قڕجی زولفا نیخەی لێدێ بەڵام زولفا بە سەرنجی بەڕوانینی نیگای دەدوێ. بابە بابە هۆ بابە گیان لەسەر یادی هەموو ساڵێک لە دێبەرەکەی بەرماڵمان جێگای شەتڵمان خۆش دەکرد. بەو نیشانەی کە پێت دەکتم ئەگەر ئەم ساڵ تووتنەکەمان باش ڕەنێو بێ بەرجێژنانە کراسی شەرمینت بۆ دەکڕم. ئەرێ لەبیرتە بابە گیان چەند بێزار بووی لە جیا کەڵە و لە کاڕوش و هەرچی بژارە؟ چونکو بژار بێستانەکەی سیز دەکردین، چون جیا کەڵە دەبووە مێمەڵ لە تووتن و نەیدەهێشت بەرزە باڵا بێ. ئەرێ لەبیرتە بابە گیان کاڕوش لەکوێ با دەبینی، بژار لەکوێ با دەژاکە؟ ئەی بۆ بابە هۆ بابە گیان نەک هەر بە 3 مانگی هاوین ساڵ 12 مانگ هەموو ساڵە بەم ڕۆژگارە ئەم چیژۆڵەت لەدەست بژار لەدەست مڵە باڵای نەدەکرد سیس دەبوو تۆ نەتدەدی. لە کۆڕی دەستە خوشکاندا ئەم بژارەمان ناو لێ نابوو دەردی ژنبوون. بەڵێ بابە هۆ بابە گیان دەردی ژنبوون هەموو ڕۆژێ لە ماڵەوە لە نێو دێدا وەک بار دەنیشتە سەر لێوم، دەبوو بە تەم لە چاومدا و زەردی دەکرد گۆنای سێوم. هەر جارەی دەستە خوشتێکم بە نابەدڵی بە شودرابێ لە ڕۆژی بە بووکچوونیدا لەو دیوی تارای سوورەوە ئاونجی ئەسرینم دیوە. ئەو ئەسرینە وەکو خەنجەر هەستی دەروونی ڕوشانگۆ و ئەم چیژۆڵەت دیسان دڵی دەکولایەوە. هەر جارێکی لە لای کچانی چیاوە ئەو کچانەی کۆڵوانەیان توور هەڵداوە و بەڕەخت و چەک ڕازاوەتەوە باڵایان نامەی ئەوینم بۆ هات بێ ژیاومەتەوە. بەڵام کاتێ نەمدەتوانی بیخوێنمەوە زارێکی تر دەردی ژنبوون وەکو برینێکی خوێ کردو زاری ئێشی دەکرایەوە. دیسان پرسیار 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 غونچە پەڕپەڕەکەم زولفا چێوای لێ کردی بڵێ چێ؟ ئەم زارەیان نیگای زولفا وەک فانۆسی دووکەڵگرتو وەکو دەڵقی تۆز لێنیشتوو وەک کوان وە پشکۆی دامردوو بە ئاستەم دەتروسکایەوە. بەڵام ئێستاژ هەر بە سەرنج بەڕوانینی نیگای دەدوێ. ئەی پۆلی دەستە خوشکانم ئەی ئەوانەی ئێش و ژانی دڵی ئەنجن ئەنجن بوومان بە گوێچکەی یەکتر ئاشنایە. ئەم خوشکەتان لە وڵاتێک بۆ قوربانی کە خۆشەویستی تاوانە، بەڵام وا ئێستا زولفاتان بە تاوانی خۆشنەویستن جێتان دێڵێ. بنووسنەوە بۆ کچانی شاخ بنووسن. ئەو تاوانبارەی زولفای کوشت بەسەر پردێکدا پەڕیەوە چێوبەستەکەی لە دەردی ژنبوون تەنرا بوو. لێیان پرسن ئەو پردە تاکەی ناڕوخێ، تاکەی ئەو پردە ناڕوخێ. زولفای تر دوا سەرنجی بە شوێن هیچ کەسە ناگەڕێ، بەڵام ئەم دوانیگایەشی بێدەنگ نییە و هەروە دەدوێ. دەنگ دەبیسم دەنجی کاروان، دەنجی قافڵەی خۆشەویستی، سائەی پۆلی دەستە خوشکان مژدە لێتان کاول دەکرێن ئەو دڵانەی دنیا لە بەروان کاولە.